یەکێک لەو هونەرمەندە لاوانەی شاری هەڵەبجە و باشووری کوردستان ئەویش ئاریان کەریمە لە نوێترین کاری خۆیان ڤیدیۆ کلیپێکی بڵاو کردوێتەوە با ناوی بۆ دایکم و کاگاریان بۆ خۆی خاوەنی چەندین گۆرانیە و ستایڵێکی تایبەت بە خۆی هەیە دەنگێکی خۆش و نەرمی هەیە ئەو یەکێکە لەو هونەرمەندانەی کە هەوڵیاوە پاراستنی ڕەسەنایەتی گۆرانی کوردی لە ئەستۆ بگرێت و گۆرانەکانیشی ڕنگانەوەی هەبووە تایدا کە هەوڵی داوە خزمەت بە هونەری گۆرانی و میوزیکی کوردی بکات. من کاکاریانم لەگەڵای لە ڕێی تەلەفۆنەوە بەڵام بەر لەوەی بچمە لای کاگاریان بەشێک لە کلیپەکە بینین و دواترە گەڕێنەوە گفتوگۆی لەگەڵاکەم. دەستم بگرە دڵم پڕژە برینە دەزانی کە بێدەنجی چەند ئاوازێکی غەمگینە یادگاریەکانی مناڵیم خۆشی دوێنێ خەمیم ڕۆ وەک سێبەرێن بەدوامەوە بە ئاسانی دەدڵمە لە دووری تۆ کەسم نییە خەمەکانی لەگەڵ بەشکەم هەسێ نییە ئەفسۆزم بێ دەردی دڵنی سا لەگەڵ کاک ئاریانەکەم لە سەر بەرهەمەنیەکەی کاکاریان سڵاو لێ بێم کاتت باش. بینەرانی کورسات سپاس بۆ تۆ سڵاو لە بەڕێزی شت بێ جۆم لە گۆرانەکە گرت هەستەکەم ئەم گۆرانێت جیاوازترە لە چاو ئەوانەی ترا و گۆڕانکاریانە چییە؟ زۆر سپاس کاک کردەوە بێگومان ناکرێت لە یەک قاڵبا لە یەک شێوازە وتنی گۆرانیا بمێنیتەوە مەجبور لەگەڵ ئەم سەردەمایە خۆت ڕابێنی منیش ئەو کارم کردووە بە هیوام توانی بێتم گۆڕانکارێکی کەمیش لێ پیاما کرد بێ بە هیوام بەدڵ هەموو لایەک بێ لە ڕووی ئاواز و تێکستەوەیە یاخود لە ڕووی گۆڕانکاری زیاتر لە قوڕگ و دەنگ و ئەدای خۆتایە؟ ئەتوانم بڵێم دەنگی خۆمی زۆر تیادینمەوە بێگومان لە ئەم لە ئاواز و لە تێکستیش ئەتوانم بڵێم گۆڕانکارێکی باشمان تا کردووە لەگەڵ هاوڕێ زۆر خۆشەویستم کاک دکتۆر زانا کە هەستا بە دانانی ئاواز و تێکستەکەی و ئەو مۆسیقایش کە بەڕێستان جۆتان لێ و کاری هاوڕێ خۆشەویستم کاک شارینێر نامۆیەکە یانی بە شێوازێکی جوان و بە میکس و مایستینێکی جوان کارەکەی تاوە. زۆر باشە کاگاریانەمێ پرسیاری وەکەم هەر گۆڕانکاریەکە دروستە بێت لە گۆرانەکاندا تا چەند بیرت لە لای ئەوەیە کە ڕەسەنایەتی گۆرانی و میوزیکی کوردی بپارێزی؟ من هەمیشە ئازام لە زۆر بەرنامە شاوتومە و ڕەنگانەوەی کارەکانیشم ڕەنگەوە سەرمێنێکە ئەوەی کە خۆم تا ڕادەیەکی باش توانی بێتم لەگەڵ سەردەما بووم و لەگەڵ ئەوەش ڕەسەنایەتی کوردیم هیوادە هەرم من نەک بەدەمی خۆم و زۆربەی هاوڕێیانی ژەوشایەتێن کە ڕەسەنایەتی کوردیم هێشتۆتەوە لە کارەکانمە و بۆ هیوایم توانم لە داهاتووە باشتر و باشتر ئاگام لە هونەری کوردی و ڕەسەنایەتی کوردی بێ. کاگاریان کاری دەنگ و کاری میوزیک و هەروەها تێکست و ئەمانەی لەلایەن کێوە کراوە؟ وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەم کارە کاگە دکتۆر دانا ئەحمەد کە یەکێکە لە هاوڕێ خۆشەویستەکانم کە هەمیشە کارەکانمان پێکەوە کاری تێکست و ئاوازی کاگە دکتۆر دانایە وەک گوتم کاری موزیکی کاک شادیێنامۆ لە وڵاتی سوید دەکەیتەوە. زۆر باشە لە ئێستاە هەبوونی کلیپ و دروستکردنی کلیپ چ کاریگەریەکی هەیە بۆ ئەوی گۆرانی بێژان بۆ چوونە نێو خەڵک بە تایبەت گۆرانێکە؟ بۆ کەسێک کە سەرەتای کاری هەنگێتی ڕەنگە
کاری کلیپ تا ڕادێک بۆ بەناسێ هەر گەرانیڵێ بۆ ئێمەمانان ئەتوانم بڵێم وەک سەرەتا کە بتوان بەڕور بوو بەڵام نەخوا بە زیادبێت تا زۆرێک خەڵک ئەمان ناتۆ لەمان ڕازی ئەگەر بتوانین لە ڕێی سۆشیال میدیا شۆڵای پێنەوە کاریگەری زۆر باشە کاکاریان لە ئێستای بڵاوکردنەوەی ئەم یەک گۆرانیانە ئەم سنگڵ سترانانە تا ڕادێک ئاسانترە بۆ ئێوە گۆرانی بێژان بێگومان ئاسان کاری سێدی ئەلبوم کاری زۆری هەیە بۆیە کاتاک بڵاوی پێێتەوە چەند مانگارێک لەگەر ڕێکەوە کارێک وا ئەمە باشترە لە ناخەکە هیچ بەرهەمێکی ترت لەبەردەستایە کاری لەسەر بکەی لە داهاتووە بەڵێ ئێستا تێ بەرهەم ئامادەیە کاری چاوناخ انشاءالله ڕۆژ جوانە بێت لاوێتەوە کە ئەویش هەر بە ئاوازی تاگەدایە و کاری کاکشاد مردنامە بۆ کردو کاری وێنەگرتنیشی کاکدیارمەدی بە ئەو ئەرکاتاوە بەدەر لەوە کارێکی کەشم وەک چۆنم کارم بۆ دایکم کارێکی کەشم ئامادەیە بۆ باوکم بە هیوای توانین ئەویش بە زووترین کات کارەکانی سەڵات بڵاوی بکەینەوە و بەدەر لەوەش کارێکی کەم ئامادەیە ئەنی چەک کۆمەڵە کارێکم کردووە بۆ هیوایم توانین بە زووترین کات کاری وێنەگرتنیان بۆ بکەین و لە کات و ساتی خۆیان بڵاویان بکەینەوە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ کاکا ئاریان کەریم بۆ بەشداریکردن لە پرۆگرامەکە